بۆچی لێدوانەکانی ترامپ لە نێوان شەڕ و ئاشتیدا یاری دەکات؟ لە نێوان تەسلیمبوونی بێمەرج و دانوستان لە کۆتاخولەکەکاندا چی ڕوودەدات؟ هەڵوێستەکانی ئەمریکا بەرامبەر بە ئێران و لێدوانە دژبەیەکەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەردەوامە. هەڵوێستەکانیش بە شێوەیەکی گشتی پرسیار لەبارەی ڕژدی هەڕەشە سەربازی ڕاگەیەندراوەکان لەلایەک و ئەگەری گەڕانەوە بۆ سەر ڕێڕەوی دیپلۆماسی لەلایەکی دیکەوە دروست دەکات. لە نێوان جۆلانەی شەڕ و بەڵێنەکانی گفتوگۆدا دۆناڵد ترامپ خۆی لە ناوچەیەکی هەستیاردا دەبینێتەوە کە نادڵنیایی خۆناغی داهاتوو زۆر زیاتر دەکات. لە بەیاننامەیەکدا کە ئێوارەی ڕۆژی چوارشەممە 18 حوزەیرانی 2025 ترامپ لە ئۆڤاڵ ئۆفیسی کۆشکی سپیەوە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند: ڕەنگە ئەوە بکەم، ڕەنگە نەیکەم، کەس نازانێت چی دەکەم. بە ئاماژەدان بە هێرشی سەربازی ئەگەری بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران. هەروەها ئاماژەی بەوەدا کە ئەو بە دوای شەڕدا ناگەڕێت، بەڵام ئاماژەی بۆش کردووە ئەگەر هەڵبژاردنەکە شەڕکردن بێت یان ئێران بۆمبی ئەتۆمی دەست بکەوێت، دەبێت ئەوەی پێویست بێت بیکەم و ڕەنگە پێویست نەکات شەڕ بکەین. ئەم لێدوانە دوای کەمتر لە 24 کاتژمێردێت کە پۆستێکی لە پلاتفۆرمی تۆڕی کۆمەڵایەتی خۆیدا واتە تروس سۆشیال بڵاو کردەوە و دەڵێت تەسلیم بوون یان خۆڕادەستکردنی بێمەرج، ئاراستەکردنی پەیامێکی ڕاستەوخۆ بۆ ڕژێمی ئێران کە چاودێران بە پەرەسەندنێکی مەترسیداری دەزانن. بە تایبەتی کاتێک لێدوانێکی دیکەی بە دوادا هاتووتی دەزانین ڕێبەری شۆڕشی ئیسلامی لەکوێ خۆی حەشارداوە، بەڵام ئێمە نایکەینە ئامانج. لانیکەم بۆ هێشتا ئەوەمان ناوێت، بەڵام وردە وردە سەبرمان کۆتایی پێدێت. ئەم لێدوانانە کە لە هەڕەشەی توندەوە دەستی پێکرد تا دەگاتە قسەکردن لەسەر هێشتا بڕیاری کۆتایی نەداوە لەلایەن هەندێک لە چاودێرانەوە وەک تاکتیکێکی باوی ترامپ سیر دەکرێن بۆ بەکارهێنانی فشاری میدیایی و دەرونی بۆ دروستکردنی کەشێکی ناڕوونی استراتیژی. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئێوارەی سێشەممە بە پشتبەستن بە سەرچاوەکانی پێنتاگۆن بڵاوی کردەوە ترامپ ڕەزامەندی سەرەتایی داوە بە پلانێکی سەربازی بۆ بە ئامانجگرتنی چەند بنکەیەکی ئەتۆمی ئێران، بەڵام داوای داخستنی کردووە تاوەکو ئاماژەی زیاتری تاران سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکەی پێدەگات. بەڵام هێشتا ترامپ دەرگای دیالۆگی بە تەواوەتیدا نەخستووە. لە چاوپێکەوتنێکی دواتردا لەگەڵ ئاژانسی ئەسۆشیتد پرێس ڕوونی کردەوە کە بەشێک لە بەرپرسانی ئێرانی خواستیان دەربڕیوە بۆ هاتن بۆ واشنگتۆن، بەڵام وتیشی ئەگەر چی بۆ ئەو هەڵوێستەی ئێران زۆر درەنگە، بەڵام هیچ شتێک لە سیاسەتدا زۆر درەنگ نییە. ئەمەش وەک ئاماژەیەک لێکدرایەوە کە ئەگەر ئێران مەرجەکان جێبەجێ بکات دەتوانرێت جۆرێک لە دانوستانیان ڕێکەوتن بکرێت، بەڵام دواتر ئێران ئەمەی ڕەت کردەوە. چاودێران هۆکاری ئەو لێدوانە دژبەیەکانەی سەرۆکی ئەمریکا دەگەڕێنەوە بۆ پەرەسەندنی فشارە ناوخۆییەکان کە ترامپ ڕوبەڕووی دەبێتەوە، بە تایبەتی لە دیدگای تەقلیدی کۆماریەکان کە دژی هەڵگیرسانەوەی شەڕەکانی دەرەوەی وڵاتە. بەشێک لە ڕاوێژکارەکانیش پێیان وایە هەر دەستێوەردانێکی سەربازی لە دژی ئێران پێش هەڵبژاردنەکانی داهاتوو ڕەنگە ببێتە هۆی لەدەستانی بەشێکی زۆری دەنگدەرانی کۆماریەکان. ئەمڕۆ حوتەمین ڕۆژی ململانەی نێوان ئێران و ئیسرائیلە. هەڵوێستەکانی واشنگتۆن و ترامپیش لە نێوان تەسلیمبوونی بێمەرج و ئەگەری دانوستاندن لە کۆتاخولەکدا جۆلانێ دەکات.